بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم. جوابنا وكاكا جوابنا السلام كلام خويا. بناوی خوای گەورە درود و سەلام بۆ پێغەمبەری نازدارمان هەمولا بەخێرن. یەکێک لە قورسترین کارەکان کە مرۆڤ بیکە ئەوەیە کە لە ماوەیەکی کەمان بێ پەیامێکی زۆر گەورە و ئەوە بگەێن هەڵوتیان بە پیاوێک وەزم سەرۆکی ئەمریکا چارێکی قسەمان بۆ بکە ئەڵە پێویستم بە 15 ڕۆژ کات هەیە بۆی مطالعە و خوێندنەوەی بۆ بکەم. ئیتر وردە لە کاتەکان ئەوە بۆ کردو بۆ زیاد کوردیانە 3 ساعت قسە بکە لە کۆتاییە. دوتی ئێستا ئامادەم بەرم با 3 ساعت قسە بکەم. ئینسان لە 3 ساعت ئەتوانێ هەرچی بڵێ هەر یعنی پەیامەکەی بگەینە بەس لە 5 دقیقە ڕەنگە شتێکی کەم بێ بەڵام بەرەحاڵ بە مۆزوعێک دەست پێ یەکەم تا ئەگەمە کۆتایی نەشگەشتمە کۆتایی دەرشی ئێوە دڵیام لەوە زیاترە کە خۆتان وەکو بڵێ ئەڵقەی کۆتایی قسەکانی من بتەنەوە لێک و وەڵامێکتان بۆ دەستەکەوێت. ئێمە لەسەر ئاستی جیهانە دوو شکڵ پەروەردەمان هەیە، شکڵێکی ڕۆژهەڵاتی یان شکڵی ئاینی یان حتا بەم شکڵی پێغەمبەرانە ئەوەی کە پێغەمبەران کاری پێەکەن و مامۆستا سەمیریش دەمەوێوارە ئاماژەی پێکرد کە شکڵی ڕۆژ ئاواییشمان هەیە یان پەروەردەی ڕۆژ ئاواییشمان هەیە کە ئەوان کار بە سیستەمەکەن و حتا ئێستا یابان و چەند وڵاتێکی پێشکەوتووی جیهانی شەر سەر بە ڕۆژ ئاواندا لە سیستەمی پەروەردە و بە سیستەم کارەکەن و بە سیستەم تا کۆنترۆڵەکەن. لە سیستەمی ڕۆژهەڵاتی و ئاینداریە ئەوەیە کە پێغەمبەرەکان جێبەجیان کردووە یان یەک بە یەک دەستەکەن بە پشتوێنی هاوڕەکانیانە و بانگێشتیانەکەن بۆ ناو دینەکەی خۆیان و یەک لە دوای یەکە بن بە دوانە بن بە چوارە بن بە شەشە بن بە سەد تاوەکو وڵاتێک پێگەێن و هەرم سیستەمەشە درێژ بۆتەوە بۆ ئێمە کە نزیک بە سەدەیە لەمە پێش ئیمام حەسەن بنا بە هەمان شکڵ دەستی پێکردو بەرهەمەکی ئەڕوات وتر نمونەمان زۆرە لەم پرسایانی تۆ هەر سەی چواردەوری خۆمان کە کاک ئەحمەدی موفتیزادە لە ڕۆژهەڵاتی کوردستان بە هەمان شێواز قوتابخانەیەک دانێ خۆی و هاوڕێکانی دار و دەستەکەی ئەبنە گروپێک و ئێستا ناویان هەیە بۆ لە چواردەورمان ئەم شتانە زۆرن. لە پرسی بانگەواز یان بانگەشە بۆ هەر شتێک لەلایەن ڕۆژهەڵاتیەکانەوە تاک سنتەرە و ئیش لەسەر تاکەکرێت واتە ئینسانێک پەروەردەیەکرێت لەسەرەوەی کە کارێکی چاکە و بۆ ئەم کارە چاکەیتە پێویستی بە کامێرەی چاودێری نیە و پێویستی بە هیچ شتێکی نییە کە ئەم ڕاگرێ وەکو یاسا وەکو ترافیک وەکو سیستەم بەڵکو ئەم ڕاهاتووە لەسەرەوەی کە من خوددا بەسەرمەوە چاودێرە و لەبەر خاتری ئەو لەبەر خاتری ڕەوشتی پێغەمبەری نازدارمان ئەم کارە جێبەجێیەکم هیچ باشێکم بە یاسا و بە سیستەم و بە حکوومەت و بە ئەو شتانە نییە بە پێچوانەوە لە ڕۆژ ئاوایە. ئەوەی لێرە قورسە ئەوەیە کە هەر لێرەش نووسراوە کە داهاتووی هەر ئاینێک یان داهاتووی ڕێکخراوی یان سنتەرێک ئەگەر ڕۆژهەڵاتی بە یان بەم سیستەمە کاری کرد لەسەر ئەستۆی تاکەکانێتی واتە ئەو منم و ئەوە تۆی و هەر کەسێک لەم تاکانە کە لێرە دانیشتون باڵانسی ئەم ڕێکخراوە و ئەم حیزبە ڕاگرن واتە گەر خوانەکە ڕۆژ لە ڕۆژان ئێمە بەرەو لادان ڕۆشتین یەک بە یەک بە یەک بۆ هەمومان لە پرسێکا بەرەو پاشەکشە ڕۆشتین دوجار ڕێکخراوەکەشمان بەرەو پاشەکشەیەتی و حیزبەکەشمان بە هەمان شێوە بە پێچەوانەشەوە. ڕۆڵی تاک ئەوەی کە بۆ من گرنگەوە جێی سرنج قسەی لەسەرکەم جیاواز لە پرسی مادە جیاواز لەو پرسە ڕووکەشی و ڕواڵەتیانی کە پێشتر باس کراوە پرسی شوناسە شونازیانی پێناسی ناوی مرۆڤ ئەگەر پێم وایە سەرەکی ترین و بنەڕەتترین بابەتێکە کە ئینسان تیا قوڵ بێ و تایە وەگەڵە بگەڕێ بە شوێن ئەم شوناسی خۆیان. شوناز واتە ئەوەی کە تۆ جێ ئاکاتەوەکەوەی ئێوارژ مامۆستاوەتی لە سەلەفیەک تۆ شقلێک و شێوازی ڕۆشتنەکە هەیە شێوازی مامەڵە شێوازی وەڵامدانەوە شێوازی لەچک شێوازی نوێژ شێوازی تێڕوانین بۆ حکوومەت بۆ دەسەڵات بۆ سیاست بۆ حیزب بۆ هەر شتێکیکە هەیە و حیزبێکیکە بە ستایلی خۆی وە سەلەفیەک وە سۆفیەک و عارفێک وە دەروێشێک هەمووی بە ستایلی خۆی ئەوەی کە تۆ جێ ئاکاتەوە لەوان شوناسە کاتێک شوناسی ئینسان ون بوو یان دیار نەما ناچارە بێ شوناسی کەسێکیکە هەڵگرێت وەگەوەی زۆرێک بەداخەوەڵم لە ئێمە لە پرسی جەندەرە لەبەرەوەی معریفەمان نەبوو دەربارەی مۆزوعەکەەوە ناشخوێنینەوە گوێژ ناگرین لەوانەی سەروی خۆمان شوناسمان لەدەست هەیە زۆر جار کۆپی پەیستی پۆستەکانی سەلەفیەکمانە کرد سەلەفیەک چۆن معارەزەی جەندەر بوو یەکگرتوویەکی ژان بڵێم ئیخوانیگیر بە هەمان شکڵ کە من لە دەستدانی شوناس ئەوەی کە بۆ من گرنگە ئەیکەمە کۆتاشت و دوای پێتان ئەڵەم کە مەبەستم چی بوو پرسی شوناس لە خودناسیەوە دەست پێکە خودناسیش دابەشەوە بۆ
دوو مۆزوعی زۆر گرنگ و جیاواز خۆناسی عیرفانیمان هەیە ئەوەی کە ئینسان لەخۆی بکۆڵێتەوە کە من کێم و بۆچی ئەژیم و خوا بۆ دروستی کردوم و کار و فەرمانم چەوەی کە لە بەیانی قسەی لەسەرەکەین خۆناسی دەرونیمان هەیە ئەوەی کە ئینسان تایبەتمەندیەکانی خۆی و تواناکانی خۆی هێزی خۆی بیر و باوەڕەکانی خۆی هەستەکانی خۆی شخصیاتی خۆی کە لە خێزانەوەری گرتووە چی و چییە ئەم دوانە کاتێک کە تێکەڵەکەین بە یەک مرۆڤێکی خاوەنشوناس و خاوەن مەبدە دروستە بێت کە ئەزانێت چی ئەکا و ئەشزانێت لە کوێوە هاتووە ئەم شتانە کە هەمووی باسم کرد لە یەک شوێنەوە سەرچاوەگرێ و لە یەک شوێنە ئینسان ئەتوانێت بەدەستی بێنێت ئەویش پرسی معریفەیە ڕێکخراو ئەبێ بۆ ساڵی نوێ کارێکی جدیکە لەسەر پرسی معریفە لەسەر پرسی کتێب خوێندنەوە بیکاتە ینی ئەفزەڵێتی کاری کە هەر تاکێک لەم ڕێکخراوە بێ ئەی بە لە کۆتایی ساڵە بڵە 6 کتێب کەمتر خوێندێتەوە بڵە 50 کتێب کەمتر خوێندێتەوە جا دەورەکەنەوە سیمینارەکەنەوە بەداخەوە ئەم سێ ڕۆژە لێرە سەعاتێک حتا یەکێک لە بابەتەکان پرسی کتێب وایە و پێکەوە دەنگەشەی کتێب و باسی کتێب و ئەوەمان کردە خۆشمان لەسەر ئاستی تاک ئەبێ هەموو هەوڵێک بین بۆ ئەوەی هەمیشە لە پێشکەوت نابین هەمیشە دەربارەی بابەتە نوێەکان قسەمان پێبێ قسەی جدیمان پێبێ قسەی خۆمانمان پێبێ بخوێنەوە قسەی من سەرەتا تا کۆتایی ئەوەیە کە ئینسان بە معریفە ئەتوانێت خۆی و ڕێکخراوەکەشی سەربەرز و بەختەوەرکە لەستان سەرەتا بەناوی خۆی بەخشندە و میهرەبان من دیوانی براپچووکتان لە شاری سلێمانی و لقی ئامادەیەکان لە خزمەتی جەنابتان نابم بابەتەکەمان ئەوەیە چۆن چ فکرەیەکمان هەیە چ پرۆژەیەکمان هەیە تاکو ڕێکخراوی گەشەبێدان بەرەو پێشەوە بین من فکرەیەکم هێناوە کە ئەمە شتێکی تازە نییە جێبەجێ کراوە بەڵام ئەوەی کە من لەم فکرەیە کردومە ئەوەیە کە ئەمڕۆ خوێنمان لە خزمەتی مامۆسا لە خزمەتی دوو مامۆسای بەڕێزە ئەویش ئەوەیە کە ئێمە ئەو کار ئەو پرۆژەی کە باسیەکەم بەرەو پێشە بەرین کەفاءەکەی بەرەو پێشەوە بەرین واتە ئەو هێزە مادی و هێزە ئینسانی کە بەکارهێنین بە باشترین شێواز بەکاری بێنین واتە ئێمە لەم پرۆژەیە چ سوودێکمان پێگا سوودەکەی بەرەو پێشەوە بەرین و هەروەها لایەنێکی نەرێنی تیا هەیە تاکو ئێمە کەمیکەینەوە اینجا ئەو بە پرۆژەی کەم باسیەکەم بۆ باتی کەم باسیەکەم بە شێوەیەکی عام باسیەکەم باسی کاری جەماوەریەکەم ئێمە لە لقی سلێمانی لقی ئامادەیەکان لە مەشقی سەرکردەی دیداری یەکەمە لە خزمەتی جەنابی مامۆستا ناسک تۆفیق باسی ڕێکخراوەکانمان کرد ڕێکخراوی گەشەبێدانی قوتابیانی کوردستان ڕێکخراوێکی جەماوەریە کەواتە ئێمەش پێویستە تەرکیز بخەینە سەر ینی لانی کەم تەرکیزی زۆری نەمان لەسەر کاری جەماوەری بێت اینجا بۆ ئەوی تێبگەین کاری جەماوەری چییە و هەروەها چۆن کەفایی بەرەو پێشەوە بەرین سەرەتا پێویستە بزانین ئەو بنەمانی کە کاری جەماوەری پێگەێنن چین کاری جەماوەری تەبیعی کارێکە کە بۆ عامی خەڵک ئەنجامەدرێ بێ جیاوازی ئاین بێت یاخود نەتەوە بێت یاخود ئایدۆلۆژیا و لایەنگری حیزبی بێت و هەروەها پێویستە ئەم کارە پێویستیەکی خەڵک پڕکاتەوە اینجا ئێمە کە باسم کرد لە خزمەتی جەنابتانە پێویستە ئەم شتە عام بێت واتە پێویستیەکی عامی خەڵک پڕکەینەوە بەڵام ئێمە وازانی کە دانیشتوانمان سەڕا ئەوەی کە دەوڵەتێکی سەربەخۆ نین بەڵام دانیشتوانمان زۆرە و هەروەها پێداویستی خەڵکی زۆرە بەڵام ئەوەنەی کە من لێرە دیقەتمە لە خۆناسانەکەیە تعارفەکەیە هەر یەکە لێرە لە تەخەسوسێکی تایبەتی خۆیەتی یان تەلبی ئامادەیی و ئامانجێکی هەیە یاخودەوەیە تەلبی جامعی بۆ تەخەسوسێک خوێنێت یان لە تەخەسوسێکە تەخەڕۆجی کردو ئەوەی کە من لێرە ئەمێ باسیکەم ئەوەیە کە هەر یەکێک لەم تاکانی کە لێرن بەشداری ئەم دیداریان کردووە پێویستە لەو مەجای خۆمانە قودوەیەک بین و تەنها بۆ نەوەسینەوە کە عیلمێکی زۆرمان پێبێت و شتێکمان پێبێ بەڵکو بیکەینە خزمەتی خەڵک چۆن ڕێکخراوی گەشەبێدانمان هەیە کە ئێستا ئەممان بۆ ئەوە کردەوە پرۆژەیەکمان هەبێت تاکو ڕێکخراوەکە بەرەو پێشەوە بەری و هێزە مادیەکەمان هەیە هەریەکە لە تەخەسوسێکی خۆیاتی کۆمەڵی خوشک و برای جدی و بەتوانامان هەیە بۆیە پێویستە ئەم تەخەسوسانە هەریەکە و لەلایەنی خۆیەوە سێری خەڵکە بۆ نمونە یەکێک پزیشکێکە تەلەبەی تۆبعامە با بڵین سێری دەوروبەری خۆیەکە وەکو تەلەبەیەک جارێ ئەو نەچۆتە نەبووە بە پزیشکێک لە ناو جامعەیە خوێنێت سێری دەوروبەری خۆیەکە بزانێ پێداویستیەکانیان چییە ئێمە وتمان کاری جەماوەری پێویستیەکی کاری جەماوەری ینی بنەمایەکی کاری جەماوەری ئەوەیە کە پێداویستی خەڵک پڕکاتەوە و ئێمە ئەمانەوێت تاکو بتوانین زۆرترین پێداویستی خەڵک پڕکەینەوە بۆی کە لە
توانامانە هەیە بۆ اختصاسانی کە هەمانە یاخودتیان هەین یاخود ئەو ژنگانی کە تیا هەین هەر بۆ نمونەیەکی زیندومان هەیە پرۆژەی تەندروستی گەشەپێدان کە ئەوەنی من بینیبێتم لە شاری سلێمانی چالاکیان هەبووە پرۆژەیەکی خواڵ ناگرێت چالاکە خۆی گەورە جەزای خێران باتەوە پرۆژەیەکی زۆر جوانە چون سەیری کۆلێجی پزیشکیان کردو سەیری تەلەبەکانیان کردووە چ پێویستیەکیان هەیە مەرحەلەکانی سەر و کۆمەڵێک شتیان پێویست بۆ نمونە لەوانە ECG و کۆمەڵی بابەتی تر کە پێویستیان بۆ و هەروەها پرۆژەکان جێبەجێ کردو بابەت ئەو کێشەی تەلەبەکانیان چارەسەر کردو و هەروەها بۆ خواریشەوە بۆ نمونە لەناو مەرحەلەکان خولێکیان کرد بۆ کە بە تایبەتی خزمەتی بە مەرحەلەیەکەکانە کرد لێرە چیان کردووە کێشەکانیان دیاری کردووە و هەروەها توانیویانە کێشەکانی چارەسەر بکەن ببورن بۆیە لێرە پێویستە یەکەم شت ئێمە بیکەین چیە سەیری دەوروبەری خۆمانکەین و هەروەها بزانین چ پێداویستیەک هەیە لە دەوروبەری خۆمانە بۆ توانایی کە هەمانە پڕێکەینەوە بەڵام ئەوەی کە لێرە گرینگە ڕەچاوی بکەین بریتە لەوەی کە پێویستە ئەم شتە عام بێت لە ئەمڕۆ لە سەرەتای پانێڵی خوشکانە جەدەلێک دروست بوو کە ئەو پرۆژانی کە ئەکرێت لە ناو گەشەپێدانە زیاتر ئەو کەسانن کە لایەنگریان هەیە واتە دایک و باوکیان حزبی و یان خزمێکی حزبیان هەیە و هاتوونەتە ناو ڕێکخراوەکەوە بە ئەنجام بەوەی کە ئێمە لە کاری جەماوەریە ڕەچای ئەوە بکەین کە عامی خەڵک وەرگین جگەلەوەی کە ئێمە سوود بە عامی خەڵکە گەێنین و هەروەها پێویستە ئەو کەسانی کە لە ناو پرۆژەکانمانە بەشدارە بن لە عامی خەڵک بن چونکە ئێمە لێرە چیەکەین بابەتێکی پەروەردەییمان نەیاونەتێ کە خەڵکی پێ پەروەرد دەکەن ئێمە وتان لەلایەنی اختصاسی خۆیانەوە سوود بگەن بە خەڵک ئێمە لەو ڕێگایەوە ئەتوانین هەم عامی خەڵک کۆبکەینەوە تۆ هەر اختصاس و لە چالاکیەکە لە پرۆژەیەکە کۆکەیتەوە و هەروەها ئەو کەسانی کە ئەو بابەتانە ئەڵێنەوە لە اختصاسەکانی خۆیانە سەرکەوتون بۆیە شەرت نییە کە ئەو کەسانی کە وانەکان ئەڵێنەوە حزبی بن ئەوەنی پێویستە لە سەریان پەروەردەیەکی دروستیان هەبێت چکە تۆ کە کاتێک ئەم پرۆژەیەکی تۆ قودوەی پرۆژەکەی تۆ خۆ پرۆژەکە بەڕێوە بێت بۆیە پێویستە لەسەرە کە تۆ پرۆژەکە بەڕێوابی تەبیعی ئەو کەسانە ئەناسی کە لەناو پرۆژەکە ئیشان هەیە و کارەکەن بۆیە ئەوەی کە لەسەرتە تۆ کە لەسەرمان هەر یەکێکمانم پرۆژانی پێکەین ئەوەیە کە کەسێک بێ لانی کەم پەروەردەیەکی دروستی هەبێ و هەروەها لە اختصاسەکەی خۆشیان سەرکەوتوو بێ بەمەش ئەتوانین خەڵک لە خۆمان کۆبکەینەوە ئێستا هەر بە نمونە لە پرۆژەی تەندروستی گەشەپێدانە کاتێک کە سەیری ڕسمەکانمە کرد کۆمەڵێک ڕەفیقی خۆم لە ناو پرۆژەکە بەشداریان کردبوو کە پێم سێ بوو هەر بەجددی کە هاتوونەتە ناو پرۆژەیەکی گەشەپێدانەوە چکە کە چەندێک سێریانەکەم کەفاەتی ئەویان نییە کە لە ناو گەشەپێدانە بن یعنی بڵێ ئەو پەروەردەیان نییە قەت ئەوەم لێ نەبینیون کە کەسێکی ئەوە پەیامدار بن بەس کە دیقەتمە ئەوان تەنها تەلەبەیەکن لە ناو پرۆژەکەیە و لێ ڕێگای ئەم پرۆژەیە توانیویانە گەشەپێدان بناسن و هەروەها لە ڕێگای ئەوەی کە گەشەپێدانیان ناسیوە شتێکیان بۆ دروست بۆ گەشەپێدان لانی کەم ببوورن لانی کەم ئێستا گەشەپێدانە ناسن بۆ نمونە ئەم جارە لە لایەنی اختصاسەکەیانەوە پەرەمان پێداون ئێستا کە گەشەپێدانە ناسن بۆ پرۆژەیەکی ئەم جاریان بۆ پرۆژەیەکی پەروەردەییش بەژارە بن وردە وردە لە ڕێگای ئەم پرۆژانەوە کە وردە وردە تێکەڵی گەشەپێدان بوون وردە وردە ئەتوانین ئەو ڕیسالەی کە هەمانە ئەو ڕوئایی کە هەمانە بینێرین بۆیان ئەنجا ئەوەی کە لێرەدا زۆر گرنگە ئەوەیە کە شەرت نییە ئێمە ئەو کەسانی کە بەشدار بن لێرە بیانکەینە ئەندام ناوچە یان بیانکەینە کەسێکی چالاکی ناوڕێکخراوی گەشەپێدان بەڵکو ئەوەی کە ئامانجی ئێمە لێرە کۆبوونەتەوە ئەوەیە کە خزمەت بە پەیامی خۆی گەورە بکەین قسەیەکی ماوەسە سەلاحدین بەهادین لەم دوو سێ ڕۆژەی کە لە خزمەتی بووین باسی کرد ئەو بکەوتی ئەم ناوانی کە ئێمە دامانناوە تەنها بۆ ڕێکخستنە ڕێکخستنە لە پێناو ئامانجێکی گەورەترا کە ئێژەیە خزمەت بە پەیامی خۆی گەورە بکەین بۆیە ئەوەی کە ئێمە لێرایکەین کەوتم پوختەی ئەماکەم چکە لە کۆتایەکەیەتی لە شوێنی خۆمان و سەیری دەوروبەری خۆماکەین کێشەکان دیاری بکەین و هەروەها بتوانین ئەو کێشانە بۆی کە لە توانای خۆمانە هەیە پڕیکەینەوە و هەروەها ئیخلاسمان هەبێت لەم ئیشێکیکەین بە زۆر ئەو ئایدۆلۆژیایی کە هەمانە نەیسەپێنین بەسەریانە بەڵکو تەنها بیان خینە سەر نەهجێک کە خزمەتی پەیامی خۆی گەورە بکەن لەو شوێنی کە
تایە هەن کەم نییە و لێرەشدا لە ڕێگای ئەمەوە دوو کێشەیەتە بەردەمان یەکەمیان کێشەی لایەن ئینسانیە کە چۆن ئێمە خەڵکەکان کۆبکەینەوە ئەوژە لە بابەتی لە میانی شەرحکردنی بابەتەکە باسم کرد کە ئەو کەسانی کە کۆیانەکەینەوە عامی خەڵکن وەک گوتمان و هەروها لەلایەنی مادیەوە ئەکرێت ئەم پرۆژانە کە ئەیکەین سوودێکی مادی لێوەرگین تاکو پرۆژەکەی پێ بخەینە سەر پێ. زۆر سپاس. السلام عليكم ورحمة الله وبركاته. بناوی خوای گەورە و مهرەبان من هێمن عەبدولقادر لە لقیکۆی ڕێکخراوی گەشتپێدان و قوتابیانی کوردستان. وەڵا هەر لەسەر ئەو بابەتێ و برایانە باسییان کرد ئێمە باسی ئەوە دەکەین کە چۆنیەتی بەرەو پێشبردننی ڕێکخراوەکەمان سوپاس بە خوای گەورەمە خاوەن ڕێکخراوێکین کە دەبێ هەمیشە شانازی بکەین زۆر بەرەو پێش چووە زۆر پێشکەوتووە و بەڕاستی نمونێ ناو هەموو ڕێکخراوەکان بەڵام هەمیشە ئەمە پێویستمان بۆیە کە بەرەو پێش بڕۆین مرۆڤ نابێت لە بەرەو پێشچوون ڕابوەستێت. ئەوەی من لێرەدا دەمەوێت تەرحی بکەم ئاینی پیرۆزی ئیسلام کە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناردووە بۆ گەیاندنەوەی پەیامە پیرۆزە دەفەرمووی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلعالەمین نەیفەرمووە وما ڕەحمەتەن لیلموسلیمین یان مؤمنین بەڵکو عالەمین. ئاینی ئیسلام ئاینەکی گشتگیرە ئاینەکە کە جێگای هەموو مرۆڤایەتی تیا دەبێتەوە بەڵام خاوەن ڕێسا و یاسا و عەقیدەی خۆیەتی کە پێویستە ئینسانی موسڵمان بیپارێزێ بۆ گەیاندنی و پەیامە. تەرحی من بۆ گەشتپێدانەوەیە کە پەیامەکانی زیاتر چڕ بکاتەوە بۆی کە بچێتە ناو جەماوەر وەکو ئەو برایە باسی کرد ئەو پرۆژانەی کە دەکرێت هەستەکەم ڕەنگە منیش غەڵەت بم قسەکەم تەواو 100% نەبێ بەڵام زیاتر پەیامەکی ئیسلامی پێوەیە زیاتر دەچێتە ناو ئەو چینانە کە مسلمانن و متدەینن. خۆمان زین لە کوردستان لایەنی ئیسلامی ئەگەر بە سەیری نەتیجەی هەڵبژاردنیش کەین سەر ڕای تێبینی لە هەڵبژاردن ناگاتە 100% بە هەموو حیزبە ئیسلامیەکان. ئەگەر بۆ نمونە کەسانی متدەین لەو کوردستانە ڕاستە بەپێی ئامار 96 مسلمانە بەڵام بڕوان ناکەم کەسانی متدەین 140 تێپەڕنەوانە کە بە تەواوی ئیلتیزامیان هەیە بەدینەوە و ئەو لە 140ش دابەش دەبێت بەسەر چەندین زۆر فکرە و بیر و باوەڕی جیاواز. ئەگەر بێت و ئێمە تەنها ڕۆژەکانمان تەنها ئەوانی کە پێشکەشی دەکەین زیاتر لە هاوبیر و ڕایەکانی خۆمان نزیک بێ زیاتر لە هاوفکرەکانی خۆمان نزیک بێ کە چۆن لە دین تێگەیشتوین مەسەلەن ئێمە کەسانێکی وەسەطین لە دین ئەگەر ئێمە پرۆژەکان هەر بۆ ئەو جۆرە کەسانە بێ بەدڵنیایەوە لە بازنەیەکی داخراودا دەخڵینەوە ئەی پەیاممان بۆ ئەو کەسانەی کە دوورن لە دین ئەو کەسانەی کە حتا ملحیدیش بن حتا ئەگەر غەیری دینە چکەش بن وەکو کە پێکهاتەی کەمان هەیە لە کوردستان کە دەژین مەسیحیە ئاشوریە چەندان ئاینمان هەیە. پێشنیاری بنەوەیە کە پرۆژەکانمان لەمە دووە گشتگیریەکی زۆری پێوە دیار بین ناڵێن با لە ڕێچکەی خۆمان لا بدەین بەڵام بۆ نمونە پرۆژە هەیە تۆ ئێستا لەبەرکردنی سوورەتێک لەبەرکردنی فەرمودا لەبەرکردنی دوعا ئەوانە کەسانێک کە سەردانی کافتریا بکە و دوو لە ڕوتان مەشروب خۆر بێەوە بێ و بەڕاستی ئەو شمولی ئەو کەسە ناکە واتە تو دەرگات بەڕووی ئەو کەسەدا داخست بەڵام تو دەتوانی لە ڕێگەی چالاکی ترەوە کا پەیوەندی بە وەرزش هەبی پەیوەندی بە هونەرەوە هەبی پەیوەندی بە بوارێکی ترەوە هەبێ کە دوور بێ لە دینیش بەڵام خزمەتی پەیامەکەت کە ئەو کەسەی کە دۆ دەهێنیە پێشبڕچێ پرۆژەیەکی گەشەپێدان بەدڵنیایەوە زۆر سیفەتی جوان دەبینی زۆر شتی جوان دەبینی لە ئەندامەکانت لە مامۆستایەکانت ئەو دڵسۆزیە دەبینی ئەو لە خۆبردوویە دەبینی بە تەئەکید معجەب دەبی ئینسان بە موقیف زۆر معجەب دەبی وەکو بەیانی مامۆستا تریفە کە پرسیار لێمان کرد بەچی معجب بەشتی زۆر بەسیط ئینسان معجەب دەبی کە شتێک سەرنجی ڕابچێشێ. ئەو پرۆژانەی کە من دەمەوێت یەکەم شت کە ئێستا دەستگای ڕوانگە هەیە مەسەلەن ساڵانە کەسایەتی لە بوارە جیاوازەکان لە نووسەر لە وەرزشکار لە ئەکتەر لەوانە خەڵات دەکا ئەگەر بێت و گەشەپێدانیش پرۆژەیەکی لەو شێوەی ساڵانەی هەبێ حتا ئەگەر غەیرە دینەکانیش بگرێتەوە کە لە بوارێک سەرکەوتوو بووە لە بوارەکانی ژیان خەڵات بکرێ ئەو کەسانەی کە دێنەوێ بەدڵنیایەوە بنەماڵەکەیان دێن هاوڕێیان دێن کەسی جیاواز دێتە ناوە ئەو پەیامە ئێمە دەبینێ هەتا مامۆستا بەڕێزە باسی کرد لۆگۆیەکە ببینە شتێکی گەورەیە کاریگەریەکی لەسەر بەجێ دێڵێ جا بۆیە پەیامەکەی من ئەوەیە کە پرۆژەکانمان لە بواری ئیسلامیدا نەخولێتەوە پارێزگاری لە شوناس و لە دین و عەقیدەی خۆمان بکەین بەڵام پەیامەکانمان گشتگیر بێت. خاڵی دووەم کە دەمەوێت باسی بکەم بۆ گەشەپێدان
بوونی ئەعلامی بەهێزە خۆمان نەزانین جاران دەیان گوت چاکە بکە و بیدە بە ئاوە بەڵام ئێستا دەڵێ بیدە بە ئەعلامە لەبەرەوەی ئەگەر تۆ بتوێ کاریگەربی ئێستا شەڕی ئەعلامە یەک نمونەتان بە باز بکەم لەو ماوانە منداڵێک بووە مۆدێلی سۆشیال میدیا کە منداڵەکە بنەماڵەکەشی یەزیدی بوو ئەو منداڵە تەنها باسی حاڵی خۆی کرد لەبەرچی لەسەر جادە ئیشەکە ڕاگەیاندنەکە ئەوەندە بەهێز بوو کە لە پشتی بوو وەزیر هاتە سەرخەت حکومەت هاتە سەرخەت زۆر کەس هاتە سەرخەت کە کاریگەری زۆر لەسەر هەموو کۆمەلگا هەبوو دەنجی دایەوە کەچی لە هەمان ڕۆژدا کە چەند سعاتێکیش پێ نەچوو ڕێکخراوێکی خێرخوازی خۆمان کە ڕێکخراوەکەی حاجی کاروانە 200 خێزانی یارمەتی 200 خێزانیدا واتە سیر کە 200 خێزان سەرود 4-5 هزار کەس دەکاکە و ڕێکخراوەی ئەمە یارمەتیدا کەچی ئەعلامەکە نەیتوانی ئەوەندە دەنگ بداتەوە کە بە یارمەتیدانی یەک منداڵ وەزیرێک دێماچێکە ئەوەندە دەنگدانەوەی هەیە کەچی یارمەتیدانی 200 خێزان نەیتوانی ئەو هەڵا ئەعلامیە دروستکە دەتوانین ئێمە لە ڕێی پێشخستنی ئەعلامی گەشەپێدان بەگشتی و حیزبەکەشمان بە تایبەتی کاریگەری زیاترمان لەسەر جەماوەر هەبێت کاریگەری زیاترمان لەسەر خەڵکی غەیری خۆمان هەبێت ئەوەی من دەویست بڵێم لێرەدا هەر ئەوە بوو کە لە خزمەتتاندا باسم کرد هەر سەرنجە کتێبین یەکتان هەبێت لەسەر قسەکانم لە خزمەتتاندامە وەسەلام عەلەیکم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. گفتوگویەکی تاکلانە بەرامبەر بە یەک کەس بی باسی لایەنی باش بکەیت لە هەر شتێکا بێ ئەو کەسە معجبی ئەو شتا بێت با بەڵێ بڕێن سەر بابەتەکە خۆمان یەک نمونەی بچووکتان بدەمێت کەسێک کاتێک مناڵێک زۆر حەزی لەوەیە پارەی پێ بدرێ و بڕا مۆتەیەک چۆن بڵێن مۆتەیەکیان مژمژەیەک بکڕێ و بیخوا بەڵام کاتێ ئەو منداڵە یەک جار بووم دایکی هەڵەکی کوڕم نابێت لە ڕۆژێکا 500 دینار سەرف بکەیت بەڵام کاتێک مناڵەکە 250 سەرف کردووە حەزەکات دووبارە شتێکی تر بکڕێتەوە چپسێکە شتێکە ئیتر مناڵە حەزی هەیە بۆ ئەو شتە یەتە لای من ێژێکی وەڵای حەزما لە چپسێک بەس دایکم وتێتی نایە لە 250 زیاتر مژێژم چی بڕۆ قەیچەکە درۆ بکە لێ دایک دێژێ درۆ چییە وەڵای درۆ بکەی کاکە دایکت پێش دایم چم نەزاندا منی بڕۆ هەیە وەڵای دایە حەزما لێ تۆزە درۆی بۆ بکە دوایەوە ئەوش پارە دەداتی و جبسەکە شەکڕی توش دڵت خۆشێت سێکە لایەنی باشی درۆی خۆ هەرچە نەخراوە درۆ بەس لایەنی باشی یە کاکەوەتانی قازان جێگە درۆ بێ لە هەنێ کاتە پەلەمەکە کە ئەو مناڵە چەندێک نازانێت تاوان چییە کە لایەنی باشی تاوانت بۆ باس کرد ڕاستەخۆ حەزیان لێ ئەنجامێتدا ئێستا بۆ نمونە هەرێکێ لە ئێمە ڕێنە من زۆر دەستخۆشیمە هەیە لە مامۆستا میهرەبان بۆ ئەوەی زمانی بادینی یعنی ئەو جەماعەتەی تیا زۆر یعنی معجبم پیان کاتێک قسە هەر بە تایبەتی ئەو برادرانەی خۆمان کاگە عومەر خواب پێشە پێ باس سەری وەرزەکە زوو ناوەگەت کاگە ئازادگیان ئەلەو دادانەش چەندانەیەکی تیا بوو بەڕاستی یعنی سە من بڕۆم وێژم باوە تۆ بەس لە ڕوودا و خەڵکە بینی بە لەهجەیەکی بادینی قسەڵات وەڵا برا منەوە تا سێ شەوام لەگەڵیانە هەر لە برادەرە و پرسیار وەڵام و زۆر خۆش یعنی ئاوا تێکەڵاو بین کاگەوە هەر چوار پارچەکەی ئەیتر خۆی ئێمە بە خێراتنی هەموو لایەکەکەین بەڵام بە تایبەت لە لای خۆمە بۆ بادینان چونکە ئەوان ئێستا میوانە لای ئێمە زۆرینەی ئێمە لەهجەکەمان سۆرانیە کەواتە مادەم زۆرینەوە خاوەن ماڵێ ئەوانش میوانە لای ئێمە زۆر بە خێراتنیانەکەن و بەیوارەوە